زۆرێک لە خەڵک و لایەنە سیاسیەکان و بەتایبەتی خودی پارتی لە خەون و خەیاڵیەوەدان کابینەی نوێمی حکوومەتی هەرێم کابینەی چارەسەری قەیرانەکان و چاکسازی ڕاستەقینە دەبێت. گرتنەبەری هەر چاکسازیەک دەستبردنە بۆ بەرژەوەندی کەسێک یان حزبێک کە بەرژەوەندی گشتی قۆرخ کردووە و یان گەڕانەوەی مڵک و ماڵی گشتیە بۆ دەوڵەت. بۆیە جێگەی پرسیارە ئاخۆ پارتی و یەکێتی و دەست ڕۆیشتوەکانی ناو ئەو دوو حزبەش دەست لە بەرژەوەندیەکانی خۆیان هەڵدەگرن؟ گەر بە جۆرێکی تر بوترێت ئاخۆ ڕێگە دەن سەرۆکی نوێی کابینەی نوێم دەست بۆ بەرژەوەندیەکانیان ببات کە ساڵانێکە بەجووتە لە ڕێگەی کۆمپانیەکانیانەوە بەدەستی دێن و سەرزەوی و بنزەوی ئەمەرێمەیان بە ناوی کردی تایبەتەوە قۆرخ کردووە. پێمان وابوو دەبوایە وەک پێشتری ژەمیری کۆمەڵ ئیسلامی کوردستان وتوێتی چاکسازی بە چاکان دەکرێت و پاکسازیش بە پاکان. ئەوانەی سبەی نێدەیانەوێت چاکسازی بکەن تا چەندە پێویستە خۆیان لە هیچ گەندەڵی و خراپەیەک تێوە نەگلابن، چونکە لە ڕابردووشدا بەڵێنی زۆر چاکسازی دراوە، بەڵام ئەنجامەکەی تەنها ڕاوکردنی هەندێک ماسی بچووک بووە و ماسیە گەورەکانیش بەهۆی پێکدادانی حزبی و خزمی و بەرژەوەندی هاوبەش دەستیان بۆ نەبراوە. وەک ڕۆژنامەنووس سەرتی بۆیز لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک ئاشکرای دەکات گروپی کۆمپانیەکانی ستێر کە هی بەرپرسی باڵای پارتیە لە بوارەکانی نەوت و کۆمینیکیشن و دەرمان و خۆراک و قیر و شیش و چەندین بواری دیکەی بازرگانی کار دەکات. هەروەها گروپی کۆمپانیەکانی سەلاحەدینیش کە هی بەرپرسێکی دیکەی باڵای پارتیە ئەویش لە بوارەکانی نەوت، دەرمان، کارەباییات، خواردنەوە، کوحولیەکان و جگەرە و نیشتەجێبوون و چەندین بواری دیکە کار دەکات. هەروەها ئەو ڕۆژنامەنووسەوەشی ئاشکرا کردووە لەلای یەکێتی نیشتیمانیش کۆمپانیەکانی قەیوان و نۆکان و گروپی کۆمپانیەکانی کەلکان و ئیدارەی گشتی لە بوارەکانی نەوت و جگەرە و خواردن و دەرمان و کۆمنیکیشن و چەندین بواری دیکە بازرگانی دەکەن و جگە لە بازرگانی بچووکی سکرتێرانی یەکێتی نیشتیمانی. جگە لەو دوو حزب و بەرپرسە باڵاکانیان هێشتا لایەنی دیکەش هەیە کە لە ڕێگەی کۆمپانیەکانیانەوە سەرقاڵی بازرگانی گەورن و قازانجی سەدان ملیۆن دۆلاریان هەیە. ئەم حزب و بەرپرسە سیاسیانەی هەرێم کە حکمی وڵاتیان لە دەستەوە بوونەتە گەورە سەرمایەدار ئەم پرسیارە لای هاوڵاتیان دروست دەکات. باشە بۆچی تا دێت لە سایی ئەندازیار و پرۆژەی بەناو ئابووری سربەخۆی ئەمانەوە خەڵک و حکوومەت قڕ دەبێت و خۆیان و حزبەکانیان پڕ دەبن، چونکە بەدەستێنانی دەرفەتی بازرگانی و تەنانە قۆرخکاری بازاری ئەو گەورە بەرپرسانە و دوو حزبی دەسەڵات دەگەڕێتەوە بۆ بەکارهێنانی دەسەڵاتی حکومی بۆ بەرژەوەندی خۆیان و حزبەکانیان کە چاکسازیش بە بڕینی ئەو بەرژەوەندیانە دەست پێ دەکات، نەک بڕینی موچەی 600,000 کەمەندام و خاوەن پێداویستە تایبەتەکان کە ئەوەش بە خودی ئەو بەرپرس و تەنانەت حزبانش مەحاڵە، چونکە دەستبردن بۆ هەر چاکسازیەک پێکدادان لەگەڵ بەرژەوەندیە گرێدراوەکەی خۆیاندا دروست دەکات. کەواتە بەڵێنی هەر چاکسازیەکیش بۆ داهاتوو لای ئەوانەوە بە دەردی بەڵێنەکانی پێشویان دەچێت و تا ئەو کاتەش هەر حزب و بەرپرسێک خۆی لە خراپە و قۆرخکاری و بەرژەوەندی شەخسی و حزبی بەتاڵ نەکاتەوە، چاکسازی هەر خەونە و هیچی دیکە.